زۆربەیە جیهانە یا مژن زۆربەیە سەرکردەیەن جیهانێ بە سەرکەتنا ترامپ gelekî dilxۆşin dibêjin bi hatina Trump dibe ku aştî li cîhanê îtir dirûz bibe ev şer û alozî û kuştin û xwîn rûştin nemîne. Lê pirsyara herî giring ev ye aya Trump wê bikar bîtin yek alîkera şerê yek alîkerê şerê di navbera Rûsya û Ukraynayê bî ku ev nizîk dibî ji 3 salan ev şere berdewam e. Gotûbêjekê digel berêz Vedîm Mekerenke çavdêrê siyasî ji Moskowê dike li dorvê mijarê berêz Vedîm tu xêratî ji bo Kurdistan 24 destpêkê nirxandina we bizanibim li ser serketina Trump ve hiç guhrankariyekê ji siyaseta derve Amerîka dirûst biketin? من پێم وایە سەرنج ڕاکێشە ئەم ئەنجامی هەڵبژارنەکان ئەگەر سەیری بکەین کە ئیدارەیەکی نوێ دێتە ئەمریکا و دەزانن لە 4 ساڵی ڕابردوو چەندین کێشە ڕوبەڕووی جیهان بوونەوە و ئەمەش گرنگە بۆ ئەوەی ئیدارەیەکی نوێ بێتە ئەمریکا ئەمەش گرنگە بۆ رووسیا و رووسیاش بە هەمان شێوە بیر دەکاتەوە کە ئیدارەیەکی نوێ بێتە کۆشکی سپی و ئەمەش دەبێتە دەرفەتێکی باش بۆ سیاسەتی دەرەوەی هەردوو وڵات. بۆچی بۆ رووسیا گرنگە ئیدارەیەکانی سەرۆکاتیە ترامپ بێتە ئاراوە یان بێتە هۆڵێ چ گۆڕانکاریەکی دروست دکەتن؟ چەندین گۆڕانکاری دروست دەبێت. ئیدارەی بایدن ئیدارەیەک بوو کە نەیدەویست چۆن مامەڵە بکات لەگەڵ جەنگی ئۆکرانیا و رووسیا و نەیدەزانی بە چ شێوەیەکی باش مامەڵە بکات و نەیدەزانی چۆن کۆتایی بەم جەنگە بهێنێت. من پێم وایە ترامپ دەتوانێت بە شێوەیەکی باش بە شێوەیەکی زیرەکانە مامەڵە بکات و کۆتایی بەم جەنگە بهێنێت. لەوانەیە ئاسان نەبێت بەڵام دەکرێت ڕیسک بکەیت مەترسی بخەیتە سەرخۆ تاوەکو بە شێوەیەکی باش بە شێوەیەکی سەرنجڕاکێش لەم چەقبەستویە لە ئۆکرانیا ڕزگارمان بێت چەقبەستویی نەک بۆ رووسیا بەڵکو بۆ ئەمریکا چونکە ئێستا رووسیا بەرگری لە خۆی دەکات ئێمە ئامادەین بە تەواوی ئەو هەرێمانەی لە ئۆکرانیا گرتویانن لە ژێر دەسەڵاتی خۆیاندا بمێنێتەوە. ئەمە گرنگە بۆ ئەوەی گۆڕانکاریەک بکرێت لە تیمی ئیدارەی ئەمریکا ئیدارەیەکی نوێ بێتە کۆشکی سپی و بڕیار بدەن چۆن سیاسەتی خۆیان بەرمەجەکەن لەگەڵ رووسیا. زۆر باشە حکوومەتە رووسیا هەمان تێگەهشتن و هەمان تێفکریناتە هەیە ji bo hatina Trumpî ku îtir hatina Trumpî dawî hatina şerê 3 saleyê Rûsya û Ukraynayê dibîtin? من پێم وایە حکوومەتی رووسیا و خەڵکی رووسیا تێدەگات لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکرێت و ئەوان هەوڵی ئەوە دەدەن کە بە شێوەیەکی شەخصی و بە شێوەیەک لەسەر ئاستی حکوومەتیش بەشدارن لە جەنگی رووسیا. بەڵام ئێستا ئیدارەیەکی نوێ هاتووەتە ئەمریکا پێویستە بزانێت چۆن مامەڵە سەرەداری لەگەڵ ئەم کێشەیە دەکات. من پێم وایە ئاسانتر دەبێت بۆزینەوەی چارەسەرێکی نوێ. لە 4 ساڵên raborîda jî Trump kesekî aktiv bû karakterekî aktivê nava sosyal medyayê bû yanî gelek caran poz dikirin li ser gorankariyên siyasî li siyaseta derve Amerîka axiftinên xwe hebûne yanî hiç carekî bi aşikra dijatiya xwe ji bo şerê Rûsya û Amerîkayê ya mijin Rûsya û Ukraynayê ranegihandiye. ئەگەر باسی پێگەی ترامپ بکەین من پێم وایە لە سەرەتاوە ئاماژەی بەوە کردووە ئەگەر سەرۆکی ئەمریکا بواە هیچ شەڕێک لە نێوان رووسیا و با بڵێن ئەمریکا نەدەبوو هیچ جەنگێک لە ئۆکرانیا ڕووی نەدەدا و ئەگەر
ببێتە سەرۆکی ئەمریکاش لە 24 کاتژمێر کۆتایی بە جەنگی ئۆکرانیا دەهێنێت چون ئێستا سەرنجی زیاتری ترەمپ لەوەیە کە ئەم چەقبەستویە کۆتایی پێ بهێنێت و پەیوەندەکانی رووسیا و ئەمریکا بەهێزتر بکات. باشە یعنی gelek caran dibêjin berez vedêm gelek caran behez dikem ku siyaseta Emerîka siyaseteka darêştiye siyaseteka stratejîk e yanî gorankariyê di siyaseta derve Emerîka hindek zehmet tê tekirin 3 salin Emerîka bi hemî hêza xwe ve bi rêya NATOyê ve piştgiriya Ukraynayê diketin bi milyaraha dolar ji şerê Ukraynayê xerec kirîne yanî hin di wê baweriyê dane ku piştî hatina Trump îtir ev siyaseta Joe Bidenî ya 3 sala di şerê Rusya û Ukraynayê da zerbî sıfır bike bi asanî ev şere kûtayî pê bêtin. من باسیەوە ناکەم کە بەبێ چارەسەری کێشەکان کۆتایی بەم جەنگە بهێنرێت. من پێم وایە ئێستا ئەمریکا چاوی لەسەر ئەوەیە دەیەوێت خۆی دەربازکە لەم شەڕە چونکە لە بەرژەوەندی ئەمریکا نییە لە بەرژەوەندی رووسیا نییە و تەنانەت لە بەرژەوەندی ئەوروپاش نییە. هەڵەی سەرەکی بایدن ئەوە بوو ئەم شەڕە لە سەردەمی ئەودا هەڵگیرسا و بوون و با بڵێن هەماهەنگی بایدن ئەمریکا لەم جەنگە هەڵەیەکی استراتیژی ئەمریکا بوو و پێویستە بزانین لە سەرەتای ئەم جەنگەدا هەنێشت هەبوو پێویست بوو سەرنجمان لە سەریان بێت و پێویست بوو چارەسەریان بکەین. ئێستا ترامپ ئامادەیە ئەم کێشە سەرەکیانە چارەسەر بکات و دەیەوێت بە شێوەیەکی نوێ مامەڵە لەگەڵ رووسیا بکات. کەواتە بەڕێز بەدیم ینی یا پێشبینی کردە ساڵە 2025دا تر پۆتین و ترامپێک بە لەسەر یەک مێزان گفتوگوان بکەن یان تەوقێ دەگەلێک و دوو بکەن. وەک دەزانی لە 4 ساڵی پێشوو ئەو کاتەی ترامپ سەرۆکی ئەمریکا بوو ڕۆڵێکی چالاکی هەبوو و زۆر سەرقاڵ بوو لە چارەسەرکردنی کێشەکان و تیمەکەی هەمیشە چالاک بوون لە هەر پێگەیەک لە ئەمریکا تەواوی ئیدارەکەی چەندین کێشە هەبوو و چاویان لەسەرەوە بۆ ئەم کێشانە چارەسەر بکەن تەواوی تیمەکە تەواوی ئیدارەکەی ئێستا ئامادەیە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات و سەرنجیشی لەسەر ئەوەیە وەک پێشتر لە 4 ساڵی پێشوو مامەڵە نەکات. ئێستا تیمەکەی زۆر بەهێزترن زۆر ژیرانەتر زۆر زیرەکانەتر مامەڵە دەکەن و چاویان لەوەیە کێشەکان بە شێوەیەکی نوێ چارەسەر بکەن و دۆخێکی دیکەش هەیە. ئێستا خەڵک نایانەوێت ئەم سیاسەتەی بایدن کە لەم 4 ساڵێدا پەیڕەوی کردووە نایانەوێت دووبارە بێتەوە بۆیە هەر بۆیەش ترامپ هەڵبژێراوە دەیانەوێت سیاسەتێکی نوێ لە ئەمریکا بێتەکایەوە و دەیانەوێت شتێکی نوێ لە سیاسەتی ئەمریکا ببینن و ترامپیش ئەو پلانەی دایناوێتی دەیەوێت بە شێوەیەکی خێرا جێبەجێ بکات و ئەنجامەکەی ببینێت لە سەردەمی سەرۆکایەتی خۆیدا و دەیەوێت بە شێوەیەکی خێرا ئەنجامەکان ببینێت ئەنجامی سیاسەتی خۆی ببینێت. ئەگەر کورتی جارەکەتکە دێ بپرسم یا پێشبینی کریە وەکە شروڤەکارێکی سیاسی کو لە مۆسکۆیت گەلمەدای di sala 2025da îtir serokê Emerîka û serokê Rûsya pêk ve li ser yek mêzê guftûguan bikin? نازانم کەی دەیکەن بەڵام هیوادارم سبەی سەرۆک پوتین پیرۆزبایی لە سەرکەوتنی ترامپ کات لە هەڵبژاردنەکان. باشە خۆش بەشێک ji pisyarê yanî heta niha Rûsya yan Trump yan bijin Putin hiç komentek li ser van helbişartinan nebûye yan serketina Trump nebûye.
بەڵێ ئەو هەموو شتێکی کردووە و بڕیاری خۆی داوە و چاوێکی لەوە بووە کە دوور کەوێتەوە لە ئەنجامی هەڵبژانەکانی ئەمریکا پێم وابێ ئەوە سیاسەتێکی ژیرانەی پوتین بووە کە پەیڕەوی کردووە ئەو تێدەگات لەوەی کە چۆن مامەڵە بکات و چۆن ببینێت بزین ئەنجامەکان چی دەبن و تاوەکو دواتر لە بەخێرایی مامەڵەیان لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا بکات و چۆن بتوانێت خۆی دەرباز کات لەو دۆخە ئاڵۆزەی لە نێوان ڕۆژئاوا و رووسیا. بەڕێز بەدیم مەکرێنکە چاودێرێ من دڵنیام لەوەی سەرۆک پوتین ئامادەیە بۆ سەرکەوتنی ترامپ و بۆ ئامادەیە بۆ ئەوەی مامەڵە و سەرەداری لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا بکات. زۆر باشە بەڕێز بەدیم مەکرێنکە چاودێرێ سیاسیژە مۆسکو یا ڕۆسیەت گەلمەت بووی گەلێکی سوپاس بۆ شرۆڤێنتە.